چەند ناوێک هەیە ڕێزبەندیان بکە: عەدنان کەریم، بەهجەت یەحیا، زیاد ئەسعاد، زەکەریا عەبدوڵڵا، حەسەن زیرەک، سامان عومەر، مەسهەری خاڵقی، نەڤید زەردی، ئەیاد حوسێن، حومەر دزەیی. من لەگەڵ ڕێزم لە بۆ تەواوی ئەو گۆرانی بێژانێک کە ناویان لەو فۆرمەدا هاتووە کە ئێوە نووسیوتانە و بێجگە لەوانش لە بۆ هەموو گۆرانی بێژەکان چکە هەموو گۆرانی بێژەکان دەکەنەوە خۆشەویستن هی کورد و حەدی ئەوەم نییە تەقیمی هونەرمەند بکەم من، بەڵام لێرە ئەبە جێری ئەو ناوانێک کە داوتانە پێم ئەمن لەگەڵ مەسەرەن ژمارەیەکم داوەتە زەکەریا عەبدوڵڵا بە حوکمی ئەوەی من لە وڵاتی سوید لەگەڵی ئیشی هونەریم کردووە، لە کوردستان ئیشی هونەریم کردووە، چەندین کۆنسێرتی گەورە لە فستیڤالی نێودەوڵەتی لە سوید لە ستۆکۆڵم لەگەری بەشداریم کردووە، لە هەولێر لە هۆڵی مامۆستا سەعەد عەبدوڵڵا لەگەری بەشداریم کردووە. من ڕەقەمیەک دەدەمە هونەرمەند زەکەریا چونکە ئاگاداری لە نزیکەوە کار هونەریەکانم. ژمارە دووم داوەتە هونەرمەند زیاد ئەسعاد کە یەکێکە لە گۆرانی بێژانی شارەکەم و چەندین ساڵ خزمەتێکی جوانی گۆرانی و حەیران و مۆسیقا و گۆرانی کوردی کردووە. ژمارە سێم داوەتە هونەرمەند عەدنان کەریم، من یەکێکم لە گوێگرەکانی دەنجی ئەو بەڕاستی کەسێکی زۆر شارەزایە. و ژمارە چوارم داوەتە هونەرمەند بەهجەت یەحیا. ژمارە پێنجم داوەتە هونەرمەند ئەیاد حوسێن کە بەدەیان بەرنامە و کۆنسێرت و حەفلە و ئاهەنگی هونەری و ئیشم لەگەری کردو سڵاو ڕێزمەیە بۆی. ژمارە شەش مامۆستا مەزەری خالقی، مامۆستایەکی گەورەی هونەری گۆرانی و مۆسیقای کوردیە، ئەرشیفێکی زۆر جوانی گۆرانی مۆسیقای کوردیە کە ئێستاش هیوای تەمەندرێژی بۆ دەخوازم لە تەمەنێک وازی لە گۆرانی گوتن هێنا کە ئێستاش من پاوەری دەنجی زۆر بە باش دەبینم. دەنجی مامۆستا مەزەری خالقی لە گۆرانی فۆلکلۆرێکە بە قوتابخانەیەکی گەوری کوردی دادەنێن بەڕاستی بەتاکید. ئەوە ژمارە حەوت مامۆستا هۆمەری دزەیی، چەندین فستیڤاڵ و بەرنامەی هونەری لەگەڵم ئەنجام داوە لە هەولێر لە سلێمانی ماوەیەکی زۆر کاری هونەریم لەگەڵ مامۆستا هۆمەری دزەی کردە. لێرەوە سڵاو ڕێز و خۆشەویستیم هەیە لە بۆ مامۆستای گەورە. ژمارە هەشت هونەرمەندی نەمر مامۆستا حەسەن زیرەک، ئەویش هونەرمەندێکی گەورە و قوتابخانەیە و من وەک بە حوکمی ئەوەی کە مامۆستای پەیمانگەی هونەرە جوانەکان بوومە لە هەولێر دەرسی مێژووی موزیکی کوردیم گوتووە، ساڵانە بە چەندین لێکۆڵینەوە داوام لە قوتابیان کردەوە کە لێکۆڵینەوە لەسەر ژیانی مامۆستا حەسەن زیرەک بکەن. من بە بەردەوامیش ئاگاداری ئەو لێکۆڵینەوەن کە ڕۆژ بە ڕۆژتی تازە لەسەر ژیانی مامۆستا دەبینەوە. ژمارە نۆم داوەتە هاوڕێی ئازیز و خۆشەویستم کاک سامان عومەر کە ئەویش زیاتر لە 10 ساڵ پێکەوە کاری هونەریمان کردووە لە هەولێر و لە سلێمانی و لە کەرکووک کۆنسێرتم لەگەڵی کردووە، لە هەولێر لە بەرنامە کەناڵە تیڤیەکان بەرنامەی تیڤی لەگەڵ کردووە. ژمارە 10 نەڤید زەردی. ئەو پرسیارە زۆر زەحمەتە چونکە جوابەکە دەدەمەوە، چونکە ئەو گۆرانی بێژانێکە ناوتێنە هەر یەک و ستایلەک و تامەچی خۆی هەیە. ئەکیت ئەمن ناتانم بڵێم فلان، بەڵام هیچم لەگەر هەر هەمویان کردیە و هەر هەموویشیانم پێ باشە، لەگەڵ هەمویان کارم کردووە، ناتانمەوەی. بۆ ناتەوێ وەڵامی ئەو پرسیارە بدەیتەوە؟ لەبەر ئەوەی یەکەم شت مۆسیقیم و دووەم شتیش ئەو ناوانێکە گوتت هەمویان باشن، خزمەتیان کردیە و باشن، بەم باشن ئەو ناوانێکە باس